کە ئیتر تۆ ڕابەری باڵای ئیسلامی دەیان سەرکردەی سەربازیت لە ناو چوون، یعنی کوژران بەهۆی ئەوە هێرشانەوە و زیاتر لە 1000 موشەکت بەکارهێناوە وەکو ڕەت وەکو بەرپەرشدانەوە، بەڵام موشکی ناوەندین. ئەی موشەکە بالیستەکانی تر بۆ چییە؟ ینی کەی بەکاری دەهێنە ئێران؟ ستا و موشەکانی کە بەکاری هێنا ئێران تایبەتی بۆ خەلیج و بۆ ئیسرائیل بڵێن لە کۆنترین جۆری موشکی ئێران بوو شەهابسیە. شەهابسیە بە سوتەمەنی شل ئیشەکە ئەو موشەکە. جگە لەوانە تۆ خەیبەرت هەیە، خەیبەر شکێنت هەیە، قادرت هەیە، قەدەرت هەیە، ئەم موشەکە ناوەندیانە کە بەکاری دێنی بڵین خوردە کۆنەکانی ئێران بەکاری دێنم. کاتێکە لە خەلیجە دەم ئەمە پێڵێن عملی ئستنزاف هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە لە جۆری ثاد و پاتریۆت ئەم مەنزومانەی بەرگری ئاسمان استنزاف یەکەم موشەکەکانی بەرەو ئەم موشەکە کۆنانە بەکاردێنم. بەڵام دوای ئەوەی کە ئستنزافەکەم بتوانم موشەکەکانم بە ئاسانی بگرێ، ئەنجا دوای ئەوە بۆ نمونە فاتح بڵین خەیبەر شکێن بەکاردێنیە، زولفیقار ئەمە بەکاردێنی. جگە لەوانە ئەو موشکی کۆریایی باکووری هەیە لە جۆری BM25 لە جۆری سۆمار. سۆمار موشکێکی کروزە نزمەفرێ 2800 کیلۆمەتر مەدایەتی ئەگاتە هەر شوێنێکی بیوێتن. BM25 هەروەها هەیری کۆریا. جگەلەوە تۆ موشکی ترت هەیە، حاج قاسم و نور، ئەمانە هیچ چینە بەکاریت نهێناوە. ئەمانە لە 2500 کیلۆمەتر مەدای هەیە، سورعەتی لە نۆماکایە، نۆجا لە دەنگ سەریعترە. جاری ئەم جۆرانە تۆ بەکار نهێناوە. ئەکی بەکارێن کاتی دێتن کە ئستنزافەکاتن ئینجا بەکاری دێنێتن. هەتاکو هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە بەخۆت نەبێت تۆ لە بیرت نەچێتن ئیسرائیل بەو هەموو هێزی بەرگری ئاسمانی 1500 موشکی پاتریۆتی هێنا لە ئەمریکاوە بۆی خۆی بپارێزێتن.